زۆر ئاساییە ئەگەر ئافرەت بیکە یاخۆت پیا ئەوە نابێت ببێتە ڕێگەیە کە پیاوان تۆنج لە ئافرەتان بن. ئێمە ژۆک ئەوان مافمان هەیە وەرەکراوەکان و ڕاگەیاندنەکان ئەبێت هۆشداری بن بەوەی کە ئەم بارودۆخە ئاسایی بێتەوە و ئەوانەی ئەو تۆنجش لە ئافرەتان ئێن ئەبێ بەخۆیان نابچنەوە بۆ ئەوەی ئێمەش بتوانین وەکو ئەوان بێت. لە ڕاستیدا زۆرێک لە خەڵک کە ڕێز لە شۆفێری ئافرەت ناگرن و کە لە ترافیکەکان کە بێزارکەر و شتوا دروست دەبێتن و زۆربەی حادسەکان هەر دروست دەبێتن لە لای کوڕەکانە و یعنی تعلیق و توانج و شتیوا دروست دەبێت و هیوادارم پیاوەکان ڕێزی ئافرەتان بگرن و شان بەشانیان بن لە لێخوڕێنی ئۆتۆمبیل و کە بەڵام لە وڵاتە پێشکەوتووە و بەڵام هیوادارم پێشکەوتوتر بێت و بالنسبة إلي ماكو فرق بين البنية والرجال في حالة شغل السائق أو الشوفير. أنا ما أحكم على الشخص أو أطلق عليه سمعة مو زينة لمجرد إنه يشتغل شغلة مثلا ما ترهم للبنية، هاي الشغلة ترهم للبنات وللأولاد عادة. وإحنا يعني وصلنا سنة 2018، يعني إلى متى راح نبدي نحكم على الشخص من خلال شغله أو من خلال مظهره؟ فبرأيي يعني إنه البنية حق إنه تشتغل شغلة شوفير، يعني وهي شغلة كلش طبيعية، يعني ما بيها لا عيب ولا مستحق.